سڵاوتان لەبێ ساڵەتە باشی خاتون گیان باشی تۆ سەلامەتی سپاس دەکەم سپاس دەکەم با بسمە لە کاکەش بەخێر بێ کاکە سلامت بی چۆنی باشی سلامەتم سلامت بیاخوا سلامت بن خەڵکی کوێن خەڵکی بادینانی نەما خەڵکی بادینانن لە پارێزگای دووەکەوە هاتوین بەخێر بێن سپاس دەکەم سەر عزیزیت خاتونگیان خۆی کاری ڕۆژنامەوانی دەکات بەڵێ بێ ویدا دەمێنم لە دەستگای ئاژانسی خانی لە دووەکەوە کار دەکەم لە سنووری قەزای شەخان و بەردەڕش و ئاکرێ ئەمش هاوسەرمە جەنابی هاوسەرمە لەگەڵم وێنەگرە ئەو وێنەگرە من پام نێرە لەشتان ساغ بێت چی لەوە باشتر خۆت پێشکەشکار بیت و هاوسەرێ کامێرەمان بێ خاتێکی نەدا زۆر باشە والێتان تێکنیا ئیشەڵڵا تەمەندرێش بن سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم واتە لە دووهۆکەوە هاتوونەتە هەولێر ئەم بەڵام ئەمڕۆ ویستمان جەوێک بگۆڕین وتمانزانم بەخێر بێن سەر و سەرچاو مایکەکەی بینی وتی وەڵا هەر من بخۆم ناو ئیشەمە هەر حەزم لێ فەڕەکی لێدەم ڕۆشتن دوای گەڕای یاخوا بەخێر بێن سەر سەرچاو خەڵک خۆی ترساند و بام بچم تاقیب بکەم دەستە خۆش بێت تۆ ئێستا تاقیکەرە بزانە هیچ شتێک تێە نا من ڕۆژانە کە سیر دەکەم بەڵێ. زۆر زار لە تیکتۆکەیان هەر لە سوشال میدیا بەڵێ. نازم چێژی لێ دەبینم سپاس بەس لەوانێ مرۆڤ ئیدی جارێک هەڵەیەک بکە لە وایە. لێدواندانێک ئەوە ناکاتەوەی کە مایکە سوورەکە بەستە هەموو ترس بێ وایە نا ئەوە ناکاتە ئەوە ئەکید ئێمە بەرنامەکەمان تەنها بۆ خزمەتکردنی خەڵکە وە گەنجەکانمان ئەمانەوە دەستان دڵخۆش بن پێ بکەنن خەڵات ببەنەوە زانیاریان زیاترکەین لە ڕێگەی بەرنامەکە چکە من پرسیارەکانم زیاتر زانیاری گشتێ پێم خۆشە هەمویان پڕ زانیاری بن لە شتان ساغ بێ سپاس دەکەم سپاس دەکەم خاتونگیان کاکەگیان تۆ شتێکی خۆشم بۆ باسی لە کاتی کارکردن وڵا تەوان لە کاتی کارکردن بەڵێ. ئیشی خۆش بەسەر دێ ئیشی نەخۆش هەیە و بەڵێ. ینی خۆشەکەی باسکەیان نەخۆشەکەی خۆشمان بۆ باسکە بەرنامەی مایکە سوورەکە واتە پێکەنین و خۆشی وڵا خۆشەکەی ناوڵە یەکی مووقفێک ناخۆش باسەکەم ئەوە باشە. ڕۆژێکیان یاری کۆتایی یاریش کۆتایی بوو بەڵێ پارێزگاری دۆک ئامادە بوو بەڵێ لەبەر حرمەتی خاتون گوتی تەنها لێدوان بۆ ئەوادەم بەڵێ ینی چوینە ناو خەڵکەکە و کە تەنها لێدوانی بۆ ئەمەدا لێدوانەکەمان وەرگرت ڕیکۆردم نەکردبووە ئەو وەرە شەڕ و هەرا مشکی لێ چەند عەسەبی بووین ئازیزانم گەڕاینەوە لەبەر ڕێزی بانگی پیرۆزی ئێوارە چاوپێکوتنەکەمان ڕاگرت دەچمەوە لای خانمگیان و کاکەگیان زۆر ببورن بەڵام لەبەر ڕێزی بانگەکەوتم با بوەستی بەتایکی دەست خۆش سپاس دەکەم، خۆش بێ بە قوربان. بانگی دانی پیرۆزە دەبێ ڕای بگری وایە. ئەو لە دەستان پێش خۆش. هەمووانم زۆر باشە سپاس. کاکەگیان بەسەراتێکی بۆ گێڕاینەوە بە سەراتەکەی ناخۆشم ئەوە بۆ ڕۆژێک پێویستمان بە لێدوانی بەرپرسێک بوو بەڵێ کە بە ئاسانی بەدەست نەکەوت یعنی بە زەحمەت دەستمان کەوت کە بەدەستمان کەوت و مقابلەکەمان کرد و خۆی مشەوەش کرد و قسەکانی کامل کرد کە ڕۆشتین بەخانم دووەڵا ڕیکۆردم نەکردەوە ئۆ بەدا وازم ئەو وێنەگرانە لی تێدەگەن بەس بۆ من جەڵتەیەک بوو زۆر خانەکە ئیشەڵڵا خاتونگیان ئیشەڵڵا جەڵتە لێت بە نێن. زۆر تا ئەوەکەمان لێ وەرگرتە یانی لێدوانەکەمان لێ وەرگرتەوە زۆریش وەستانە لەوانێت دو ساعت شتێک وەستان چاوەڕێمان کرد بەڵێ تا تەواو بوو تا ئەومان کرد دواتر ڕیکۆردم نەکرد ئەمێرەکان تێدەگەن کاتێکە بەرپرسێک وەردەگرن چەند بە ماندوو بوونە تا دەگەن پێ و تا چاوەڕێ دەکەن ئەویش یەکێکە لەو شتانی کەوا کامیرەمان پامنێرەکە یان بەڵێ. ئەوەی پێشکەش دەکای ئازەکە بەڵام ئەوەی پامنێریش کامیرەمانی ئازەکە زۆر جار مەسەلەن ستانداوەکەی یەکەمە زۆر تا دووبارە دەکرد ئەو شەیە بەدڵ دەکەم ئەو قسەی بەدڵنیە. یعنی ئەو حرەکەم بەدڵ ئەو نییە. حرەکەم بەدڵ هاتەمەشا دەکە وەڵی لێرە زۆر لە پێشم ناوەڵە تۆزێ لە پاشتر یعنی ڕێک هەمان حاڵەتی من هەموو وایە ئەڵم لەچکەکەم وایە جلەکەم وایە ڕاستە. ئەو قسەیە بالەیەکە بکەین ئەوە باوا بێت یعنی زۆر لەگەڵ ڕاستە. دەستیان خۆش بێ ستافەکەم زۆر دڵسۆزن دەستیان خۆش. زۆر سپاس دەکەم زۆر دڵسۆزن بەڵام خۆشم دایم ها لەگەڵ یانم ئەڵم ئەو قسێ باوانە ڕوا ئەو شتە باوانە ڕوا جلەکەم وایە لەچکەکەم وایە وەزەکە عامە حەزەکەین جوانترینەکان پێشکەشکەین ڕاستە. ئێمە بەتاکید ستافی وایە. کەناڵی دیمەن بەسکار لەسەرەوەکەین دەستان جوانترین خۆش بێخۆ. پێشکەشی بینەرەکانمان خۆش بێ دەستان زۆر خۆش بسەرکەوتو بنی منەتان زیاد بژی بێخوا. گیانەکەم لەگەڵ سەلامەت توش بێ، سەرکەوتوبی شەڵا کاکەگیانی سپاسان دەکەم. خۆیەوە لە دەستان خۆش خواشتێکی زۆر باشە من سپاس دەکەم کە سپاس. پشتی هاوسەر دەگری لەگەڵی کار دەکەی وای لێ دەکەی کە پێش بکەوێت ئینشەڵڵا سپاس. هەموو کاتێک لە لووتکە دەیبین تا ما بەم پشتی دەگرم دەستە خۆش بێ سەلامەت ڕەبخوا لێکتان بن. سەلامەت بن. دەستان خۆش بێ لەگەڵ ساڵە ئێوەش. هاوسەرن وڵا 17 ساڵە 17 ساڵە ماشەڵڵا تەمەنێ سەلامەت بێ. ماشەڵڵا مناڵیان گەورەیە بەس مناڵەکانی لە پشتی کامێرن سەلامەت تەمەنێ بێ. درێژ بن. لە سوۆسیال میدیا دەرناکەون دەستان بۆ خۆش ئەوەی بێ.
ئازاریان پارێزراوە ئەوە ڕێی شەخسی خۆتانە هەندێک کەس حەزەکات دەربکەوێت تا 18 ساڵ خۆیان بڕیار بدەم چکە سوۆشال میدیا دنیایەکی زۆر گەورەیە هەموو کەس ناتوانێت لی دەرکەوێ بەباشی دەمێ بە 18 ساڵ ئەو کاتە حەزیان لێ بوو دەتوان بڕیار بدەن کە ئادایانەوەی لە سوۆشال میدیا دەرکەونیان دەستان خۆش بێ بڕیارێکی زۆر دروستە لە شتان ساغ بێ لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن بەخوام ئەوەندەی لە کارین زۆر مشکمان زۆر سەرقاڵە ئەوەیە لەوە زۆر جار ئاسانیش بێ بەگشتی باشی بەگشتی باش بە تایبەتی ئەگەر مەسەن ئاینی بی من زۆر لێ ئاینی بێ ئێمە پرسیارێکی جوگرافیاییمان حازرە باشن لە جوگرافیایە وڵام پشتم بەو گەرم کردی بەس دەی هاوکاری نانم قابل لە ئێوە لە دووهۆکەوە هاتوون ئەو خاتونە جوانە و ئەو کاکە بەژاری بەڕێزە کردمان لە بەرنامەکەر ئەوە گرنگ بوو چاومان بە تۆ کەوت و ترسمان لە مایکە سوورەکە شکاوە مایکە سوورەکە ترسناک بوو نابخوان کاکە ترسناک نیە وەڵڵا چی ترسناکی چی مەبەستم لەوەیە ئەوەی تر ئەگەر پرسیارەکە نەکەی ئەکید ناهێڵم لە بەرنامەکەی من بێ خەڵات بڕۆن تو خۆت خەڵاتی بۆ ئێمە سپاس دەکەم گیانەکەم ئێوە باشترین کەسن کە چاوپێکەوتم لەگەڵا کرد بێ زۆر خۆشحاڵم گەورن لە لای من بەرنامەکەمتان جوانتر کردووە سپاسدانەکەم پرسیارەکەمان ئەوەیە زۆرترین فراوانی زەوی چ شتێک داگیری کردووە تۆ دەڵێ ئاو دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم پێبەن فەرمونون ئەوە خەڵاتی ئەلیسپۆنە زۆر بۆ بەڕێستان دابینیان کردو بۆ بەرنامەی مایکەسوورەکە دەبێ بێدەم بۆ کایچیەکە ئەیژە یادەوە بە تۆ ئێستا حکم بەدەستی خۆمانە کاکە وەزارەت داخلیەتەوە ئای چۆن تەواو وەزیری ناوخۆی خۆمان دەی لە شتان ساغ بە زۆر خۆشحاڵ سپاس دەکەم ئەرکتان کێشە زۆر خۆشحاڵ بووم بەخێر سەر و سەرچاو سپاسدان کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس